ئەوڕۆ وەکو یەکێتی قوتابیان لەوان دیموکراتی کوردستان هەرمەتێکی ڕاگەیان سەرتاسەری لەسەر تا سەری کوردستان لە زاخ و تاکە و خانەقەی نێرانی ئەو وڵاتە نێرانی لاوی ئێمە نێرانی کۆمەلگای ئێمە دانەوێت لاوی ئێمە قوتابی ئێمە بکرێن ئامانجت لە ڕێگای مادەی هۆشبەرەوەوە ئێمە یەکەم جار لە ڕێگای ئاگانەمە بڕۆشۆری تایبەتەوە کەوا لەلان برادرانی مەکتەبی سکرتارەتەوە ئامادەکراوە دەنگێن بۆ وەکو بڵاوکراوە دەگەێنینە سەرجەم ئەو شوێنانێکەوە دەستمان پێڕا دەگەڵ بۆ ئەوەی لاوی ئێمە وشار بێتەوە ئەوەی خوێندەوارینە لە ڕێگای ڤیددیۆوەڵەوە لە ڕێگای سوشیال میدیاوە لە ڕێگای خوێندنەوە لە ڕێگای حەو شوێنانەی دەستی ئێمە پێ بگاتن محاولە دەکەین و بگەینینە ئاخرین نقطەی کەەوە کوردستان کە هۆشیاری ئەمە پێ بکات خانەوادەکان زۆر ئاگاداری منداڵەکانی خۆیان بن و زۆر ئاگاداری ئەو جیهانی ئەمڕۆ بنکەوە نەوەی ئێمە نەوەی داهاتووی ملەتەکەمان لە ژێر هەڕەشە و مەترسیەکی زۆر گەورەدا ئەویش مادەی هۆشبەرە بە ئامانجگرتنی لاو ئێمە داهاتووی ئێمە دەکەوێتە خەتەرە بۆیە دەبێتن ینی ڕێنمایی ئێمە و ئامانجی ئێمەش ئەوەیە کەەوە دوور بکەونەوە لەو مادە هۆشبەرانە بۆ ئەوەی داهاتووی ئێمە داهاتوویەکی گەشت بێتن و لاوی ئێمەش دوور بێ لە هەموو ئافاتێک بە تایبەتی مادەی هۆشبەر.